ئەو شەڕی کە لەسەر گرتنی کردێک لەگەڵ یەکێتی کردمان و چەندین شەهیدماندا و دیلەکانیشمان کوژران. سەید کاکە لە کتێبی بیرەوەری پێشمەرگەیەکدا دەڵێت لە 2 ئەیلولی ساڵی 1970 لە گوندی مێوژە تووشی هێزێکی یەکێتی بووین، هەر لەوێ پێکدادان ڕوویدا و کوژرا و بریندار هەبوو. ئەوەشی کە نەکوژرا هەمووی بەدیل گیرە. دواتر گەیشتینە گوندی چۆخماخ، شاخێکی زۆر بەرزی لێبوو، هێزێکی یەکێتی لێ بوون، گەیشتە بوونە نیوەی. هێزەکەی ئێمەش زۆر هیلاک بوون، چونکە چەند ڕۆژ بوو هیچ پشویان نەدابوو و هیچیان نەخوارد بوو. بە جیهاز قسەم لەگەڵ کردن و وتم هەرچیتان کردووە ئەبێت ئەو شاخە بگرن، چونکە ئەگەر ئەوان بیگرن ئەوە ئێمە لە ناو چوین و ئەوانیش وتیان ناتوانین و زۆر هیلاکین. بەڵام من وتم ئەگەر هەمووتان مردبن ئەبێت ئەو شاخە بگرن، ئەگەر واش نەکەن ئەوە بچن تەسلیم بە یەکێتی ببنەوە. دواتر کەمیندانرا و ئێمە لە پشتی کەمینەکەوە بووین. ئیتر تەقە دەستی پێکرد. بەرپرسێکی ئەوان کە ناوی دڵشاد بوو کوژرا و شەهیدێکیشیان هەبوو. دواتر لە 22 ئەیلولی ساڵی 1970 گەیشتینە گوندی نازەنین. نامەیەکم بۆ هاتەبوو کە گوایە یەکێتی سوار ئاغای لەگەڵ هێزێکی زۆر ناردووەتە سەرمان و ئەوە 2 ڕۆژە شەڕە و هەردوو لە شەهیدمان هەیە. یەکێتیەکان 6 کەسیان کوژراوە و ئێمەش 2 کوژراومان هەیە، ئەمە بێ لە بریندارەکان. دواتر هەواڵمان بۆ هات کە هێزەکانی ئێمە شکاون، بۆیە ناچار بووین کە بەهانایانەوە بچین. هەر ئێوارەی ئەو ڕۆژە لەگەڵ هێزێکی یەکێتی لێک گیراین کە بە فەرماندەیی مستەفا چاوڕەش هاتبوون بۆ گوندی سەردۆڵ. لەوێ یەکێتیەکان دوای 2 کاتژمێر شەڕکردن شکان و هەڵاتن. دواتر یەکێتی هێرشێکی گەورەی کرد بۆ سەرشاخی گوندی سەردۆڵ. تەواوی فەرماندەکانی یەکێتی لەوێ بوون. لە ڕۆژەڵاتەوە شەڕدەستی پێکرد تا پاژنیوە بەردەوام بوو. دواتر ئامرکردێکمان بە ناوی حوسێن بەشان خیانەتی لێ کردین و جێگەی خۆی بەجێ هێشت و تەسلیم بە یەکێتی بوو. ئەوانیش لەوێوە سەرکەوتن و پشتیان لێگرتین. هێزەکەی ئێمەش لەوێوە هەمووی شکا. دواتر لە نێو دووشیودا لەسەر گردێک ئێمە کە 15 پێشمەرگە بووین بەجێما بووین و تەقەمان دەکرد. بە تەواوەتی دەورمان گیرا بوو، لە هەموو شوێنێکەوە تەقە بوو. ئیتر بە ناچاری هێرشمان کرد تاکو ڕێگەی خۆمان بکەینەوە. بەڵام لەو کاتەیە حەسەن وەرتێ بەجێما و ئێمەش هەستمان پێ نەکرد. دواتر کە یەکێتیەکان هێرش ئەکەنەوە بۆ ئەو شوێنە حەسەن وەرتێ ئەبین و هەر لەوێ کە دەیگرن شەهیدی ئەکەن. پێشمەرگەیەکی برینداریشی لەگەڵە بێ ئەویش ئەگرن. لەوێ ویست بوویان کە بریندارەکە گول لە باران بکەن، بەڵام ئەحمەد مەولود و عەزیز داودی لەوێ ئەبن و ناهێڵن شەهیدی بکەن، چونکە بریندارەکە خزمی حەسەن وەرتێ ئەبێت. ئەگەر لەبەر ئەوان نەبوایە ئەوە بە دڵنیاییەوە شەهیدیانە کرد، چونکە ئەوان زۆربەی دیلەکان کە کەوتنە دەستیان ئەیان کوشتن. ئەم کارە ساتە لە 26 ئەیلولی ساڵی 1970 ڕوویدا.